سەرۆکی فەڵەستین داوا لە حەماس دەکات ڕێکەوتنی ئاڵوگۆڕی دیلەکان خێراتر بکات. ئاژانسی هەواڵی فەڵەستین ئەمڕۆ چوارشەممە لە زاری مەحموود عەباس سەرۆکی فەڵەستین داوای کردووە هەموو لایەک هاوکار بن تا بە خێرایی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت کە پەیوەستە بە ئازادکردنی دیلەکانی نێوان حەماس و ئیسرائیل، ئەمەش بۆ ڕێگریکردن لە ئاوارەبوون و ڕوودانی کارەساتێکی دیکەی گەورەترە. سەرۆکی فەڵەستینەوەشی ڕاگەیاند لە بەرامبەر ئەو شەڕە هەمەلایەنەی کە دژی گەلی فەڵەستین لە کەرتی غەزە و کارتی ڕۆژاوا بە قودسی ڕۆژهەڵاتیشەوە بەڕێوە دەچێت، داوا لە حەماس دەکەین بە خێرایی ڕێکەوتنی دیلەکان تەواو بکات بۆ ئەوەی گەلی فەڵەستینمان لەو بەڵاو کارەساتە بپارێزین کە دەرەنجامە مەترسیدارەکانی لە نەکبەتیەکەی ساڵی 1948 کەمتر نابن. مەحموود عەباس ئاماژەی بەوەش کردووە خێراکردنی ئاڵوگۆڕی دیلەکان دەبێتە هۆی دوورکەوتنەوە لە هێرشی ئیسرائیل بۆ سەر شاری ڕەفەح، ئەمەش واتە ڕێگریکردن لە هەزاران قوربانی و سەدان هەزار ئاوارەبوونیش بەرامبەر بە گەلەکەمان. مەحموود عەباس داواش لە ئیدارەی ئەمریکا وڵاتانی عەرەبی دەکات هەرچی زووە پێویستە ئەو هەنگاوانە خێراتر بکەن کە دەبێتە هۆی ئازادکردنی دیلە ئیسرائیلیەکانی ژێردەستی حەماس. عەباس لە کۆتاییدا دەڵێت هەمومان بەرپرسیارین ئەگەر بچووکترین بربەست بخەینە بەردەم ئەم ڕێکەوتنە جا لە هەر لایەنێکەوە بێت، چونکە چیتر بەرگەی ئەم دۆخە ناگرین و کاتیەوە هاتووە بەرپرسیارەتی مێژووی خۆمان بەرامبەر ئەو ڕۆشنە هەموارە هەڵگرین.